خاڵێکی تر برا خۆشەویستەکانم گوێنەدانی پیا و ئافرەتە بە یەکتری، گوێنەدانی پیا و ئافرەتە بە یەکتری کە لە چەندین حەدیثدا، لە چەندین ئەثەردا، لە چەندین ئایەتدا باس کراوە کە پیاوان بەڕاستی حسابێکی تایبەت بۆ ئافرەتان بکەن و ئافرەتانیش بە هەمان شێوە. گوێنەدان بە یەکتری بەو مانایی کە ئەوەی تۆ ئەتەوێ لە ئافرەتەکەت لە خێزانەکەت خێزانەکەش دەبێ بە هەمان شێوە، ئەوەی لە تۆ ئەوێ بێت تۆ خۆتی بۆ ئامادە بکەی. وەک لە یەکێک لە قەولە هەرە جوانەکانی ئیسلامدا کە هەیە ئیمامی ئیبن عەباس عەبدوڵڵای کوڕی عەباسە فەرمێ ئەوەی پێم خۆشە بۆ خێزانەکەم بۆم جێبەجێ بکا بێ منیش وا بکەم وا ئەکەم. پێم خۆشە خێزانەکەم خۆیم بۆ بڕازێنێتەوە منیش خۆی بۆ ڕازێنمەوە. پێم خۆشە خێزانەکەم بۆنی خۆشی لێ بێ بۆم منیش بۆنی خۆشم لێ دێ بۆی. هەندێک لە پیاوان بەداخەوە بە عوزری ئەوەی کە ئیش و کارەکە و ماندووە لە دەرەوە ئیتر هیچ گوێ نادا بەخۆی ئەبێ ئافرەتە خۆی بۆ بڕازێنێتەوە. سەیری دەسەکانیەکەی ئەڵێ ڕنێ ئەوەندە زبرە یەکاکە کرێمێکی بۆ بەکاربێنە کرێکاری بەس تۆ دەسانە دەدەی بە خێزانتەوە مانوویەکەی عەزیەتی ئەدەی قاچەکانت بە هەمان شێوە. هەندێک لە پیاوان ئەیەوێ بەس بۆنی خۆش لە خێزانیەوە بێ خۆخوا نەکا پرسیارێ بکە ئەرێ ئافرەتە تۆ چ بۆنێکت پێ خۆش، خۆخوا نەکا لەوەی کە پرسیار بکارێ ئافرەتە تۆ چ بۆنێکی منت پێ ناخۆش. دێتە ژوورەوە لە ئیش هاتووەتەوە بە مانوێتی ئەخەوێ بەیانی دەڕاتەوە خۆی نەشۆردووە کاکە ێوارە هاتیتەوە خۆت بشۆرە. یعنی ئەبێ ئیشەکە هۆکار بێ بۆ ئەوەی کە بۆنی بنباڵی تۆ ڕۆژەڕێیەک بڕوا مەترێک و 2 مەتر بڕوا خەڵکێک لە دووری 1 مەترەوە لێت بێزارە ئەی خێزانەکەت کە لاشەیە لکێتە لاشەتەوە چەند دەبێت تاقەتە بێ بۆنێکی خۆش لە خۆت بدە، بۆنی دەمت خۆش بکە، فڵچە بەکاربێنە، معجون بەکاربێنە، سیواک بەکاربێنە. وەک لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وارد بووە هەموو کاتێک سیواکی بەکارهێناوە بۆنی دەمی زۆر خۆش بووە. پیاوی وا هەیە لێی نزیکە بیتەوە بە دووری مەترێک مەترونیوێک بۆنی دەمی خەریکات کوژێ. عوزرەکەش ئەوەیە چوومەتە لای دکتۆرە و دکتۆر توێتی هەر بۆنی دەمی خۆت وایە وەڵڵا وا نییە کاکە تۆ گۆشتە خۆی ئەم گۆشتەکەی بەبینی ئەو دانا ئەو دانەکە ئەو گۆشتەکەەوە ئەو گۆشتەکەەوە ئەیکەی بەسەریەکە کاکە بۆنی دەم بەوە ناخۆشە بێ دەم گەرمە گۆشتیایە ئەگەنێ بە تەلێک بە لایلۆنێک بە شتێک کە هەیە ئێستا بینی دانەکان پاکەرەوە با بۆنی دەمت خۆش بێ برام دانت بشۆرە تعقیمی بکە پێش جیماع لەگەڵ خێزاندا. بۆیە زۆر ضرورە ئەمانە چونکە هەموو ئەمانە ئەبێتە هۆکاری دووربوونەوە چێژ لە یەکتری نەبینین کە چێژی لێ نەبینیت ئەو کاتە بێت تاقەتە بێلات ئەو کاتە مەیلی بۆ لای کەسێکی ترە چێ نابێ ئەو بۆشاییە بێڵیتەوە کە خێزانەکەت مەیلی بۆ لای کەسێکی تر بچێ و خێزانیش ئافرەتیش بە هەمان شێوە نابێ ئەو بۆشاییە بێڵێتەوە کە پیا و مەیلی بۆ کەسێکی تر بچێت چونکە وەڵڵاهی هەر چوون مەیلێک ئەگەر هۆکارەکەی مێردەکە بێ یا ئافرەتەکە بێ گوناهبارە بێتیە. لەبەرەوە زۆر ضرورە ئەم خاڵە بەڕاستی هەوڵ بدەی بزانی مێردەکە چی پێخۆشە ئەوە بکەی و مێردیش هەوڵ بدا بە چی خێزانەکەی معجەبە بێ بەوە ڕەفتار بکەوە بەوە هەڵسو کەوت بکە کە ئەمە پێی ئەوترێت ڕەفتاری سحری بۆ ڕاکێشانی خێزان بۆنی سحری بۆ ڕاکێشانی خێزان کە هەردووکیان موهیمە ڕەفتاری سحری و بۆنی سحری